ڕۆم، ئاتێن، ئەنتاکیا، کێرت، قبرس، فەلەستین، سووریا و هەڵبەت فیلادلفیا. خوداپەرستان هەموو جێیشان تەریوە. هەرچی دەیان کوژین ئەشکەنجیان دەکەین، دایان ڕێژنی نێو دەریا یان دایانخەنە بەر شێرە برسیەکان دیسانیش تەواو نابن. ئەوان تەنانەت خۆیان گەیاندووەتە کۆشکەکانی ئێمەش. نازانم ئەم ڕوت و ڕەجاڵانە چۆن خۆیان گەیاندووتە کۆشەکانمان. جەنابی جولیۆس، تۆ یان تێ ناگەی یان خۆت لە نەزانیە دەی. مەگەر ئەمپراتۆر دیمیسیان کوڕی مامی فیلاپیۆس کەلەمانس و خێزانیا و فیلاپیا دیمیسیایی بە تاوانی مەسیحی بوون سەر نەبڕی، نەکەوانیش ڕوت و ڕەجاڵ بوونم؟ کەوایە باشتر نییە کە ئێمەش ئاگامان لە دەرباری خۆمان بێت قوربان؟ مەبەستە چییە؟ دەی من مەبەستێکی تایبەتی نەبوو، تەنیا بۆ ئاگاداری خۆمان بوو. بەڵام من بە دەرباریەکانی خۆم متمانەم هەیە جۆلیۆس. بەڵام قسەی تۆشم بەدڵە، دەبێ وەریابین. دەبێ وەریابین. عالی جناب ماکسیمیلیانوس. سەرنجام ڕاوێژکاری پایەبەرز ئێمەش تەشریفیان هێنا؟ ئەمن بۆ خزمەتگوزاری حازرم قوربان. درود بۆ خاوەنشکۆ دیۆکلێتیانوس. لەوەی درەنگ هاتم داوای لێبوردن دەکەم قوربان. هیوادارم عەفوم فەرمون. جەنابی ماکسیمیلیان تا ئێستا لەکوێ بوون؟ شاردنەوەی ڕاستەخینەی لە جەنابی فەرماندار نەگونجاوە. من ئەمڕۆ بۆ دیتنی بێڵە باخۆم بیڵێم. بێگومان چوو بوویتە دیتنی ئاهەنگی مرۆڤ سووتانی ئەمڕۆ، ئەرێ؟ سووتانی پیاوێکە بە جێگەی کڕنۆش لە بەرامبەری پەیکەر ئیمپراتۆر ئەوی ڕوخان بووە بە باقی خودایانی سوکایەتی کرد بوو. قسەکەم دروست نییە؟ قسەکەتان درستە خاوەنشکۆ. حتمما شانۆیەکی یەکجار هەست بزوێنت دیوە. دیتنی بڵێسەی ئاگر کە شەماڵەی دەڕواتە ئاسمانە و بیستنی هاوار و دادی تاوانبارێک کە ئاوری گرتووە و هاوار دەکات. دیتنی ئەم شانۆیە مرۆڤ کەیف خۆش دەکات و دوژمنان دەخاتە ترس و هەراسەوە. بەڵام جەنابی ماکسیمیلیانوس، ئێمە هەموو ڕۆژێ لەم شانۆگەلە دەبینین. ئایا دروستە کە لەبەر دیتنی ئەو ئاهەنگە لە کۆبوونەوەیکی وەها گرنگدا بێ بەش ببی؟ لا دوایە دروستە؟ هۆی درەنگ هاتنم قوربان هەرەوە هەنگە نەبوو. ئەمن چوو بوومە دیتنی بنەماڵەیەکی ڕوومیش. نەخۆش بوون؟ نەخێر، ئاتاج بوون. دڵیانم خۆش کرد و نیازەکەیانم بەرتەرەف کرد. بەڕاستی تۆ دەزانی کە بە موحەبەت و ڕووخۆشی دەکرێت بەسەرم خەڵکەدا حکوومەت بکرێت؟ لە مەبەستی جەنابی دیۆکلێتیانوس تێدەگەم. حکوومەت بە شمشێر، بەڵام بە بڕوای من شمشێر تەنیا بەز نییە. جەنابی ماکسیمیلیانوس، ئێمە هەموو ڕۆژێک شایەتی سەرهەڵدانی ئاینگەری تازە لە نێوان خەڵکداین. چۆن دەتوانین بەبێ شمشێر ئەم ئاینگە لە سەر کوت بکەین؟ ئاینەکان لە هەموو جێگەیەکی دنیادا هەموو کات سەریان هەڵداوە و کاربەدەستانی جۆر بە جۆریش لەگەڵ ئەوان بە شێوەی جۆر بە جۆر جوڵاونەتەوە. جاروبار کاربەدەستانی لێهاتوو لە ڕێگای محەبەتەوە باکام گەیشتوون و جاروباریش بە شمشێر. بەڵام بە بڕوای من محەبەت مۆجەزەیەک دەکات کە شمشێر نایکا قوربان. تۆ بە هەڵەدا ئەچی ماکسیمیلیانوس، حکوومەت تەنیا لە پەنای شمشێرەوە دەکرێت. محەبەت کارێکی لەدەست نایە. محەبەت تەنیا تۆزی لە تاڵی ژاری شمشێر کەم دەکاتەوە. هەرەمە خاوەنشکۆ، وا باشتر نییە کە بڕۆینە سەر باسەکەمان؟ خاوەنشکۆ ببەخشن، دەتوانم پرسیارێک لە جێنابی ماکسیمیلیانوس بکەم؟ بپرسە.
ئەم بنەماڵەیە کە چوویتە دیتنیان بنەماڵەی پۆلەتونوسی تاوانبار نییە؟ کامڕۆ بە تاوانی پەیڕەوی لە مەسیح سووتێنرا؟ ڕوومیەکی نیازمەند دەبێ یارمەتی بدرێ و ڕوومیەکی تاوانبار سەزا. زۆرم پێ سەیرە تۆ بۆ دڵنەوەی لە بنەماڵەی مەسیحیەکی تاوانبار چوو بووی. بەڵێ خاوەن شکۆ، ئەم قسەی دروستە، بەڵام بە بڕوای خاوەن شکۆ بەهۆی تاوانی کەسێکەوە دەبێت بنەماڵەکەشی سەزا بدرێن قوربان؟ باش گوێ بگرات جەنابی ماکسیمیلیان، تۆ من باش دەناسی و دەزانی کە بۆ گیانی هیچ کەس تەنانەت بەڕادەی مێرولەیەکیش بایەختانانیم. تۆ مێردی کچەکەی منی بەڵام لە چاوانم خۆشەویستتر نیت. ئەگەر نازانی لە کچەکەم بپرسە ئەو شاید بووە کە چۆن چاوی خیانەت کارم لە کاسی چاوم دەرهێنا و پاشان فڕێمدا. کەوا بوو ئاگات لە خۆت بێ ئەگەر تۆ سقاڵێک لە کەسێک گومان بکەم ئیدی تەواوە. ئیدی پرسیارەکە نییە؟ نا، تەنیا قسەیەکم هەیە. من ئەگەر لە جیات ئێوە بوایم زیاتر بیرم لە خات و هێلن و چارەنووسیەوە دەکردەوە. تێناگەم. ئەم مەسەلەی بە ئێوە چی؟ ئێوە بەم کارە نەتەنەوە ئەویش تەخەنە مەترسیەوە. دەبێت زیاتر ئاگات لە کارەکانت بێت. بە تۆش ئاگات لە زارت بێ، چونکە قسەگەلێ گەورەتر لە خۆی دەداتە دەرێ. ڕەنگە لە زارت بدرێ. یانی ڕەنگە جەنابی ماکسیمیلیان وسیش خۆدا پەرست بێت. بە ئاسانی ناتوانین قبولی کەین. دەبێت چاوەڕوانی ڕووداوەکانی داهاتوو بین. جەنابی ماکسیمیلیان، بیسمان کە قازی بە جولیسی دەکوت کابرایەک لە ژێر ئەشکەنجەدا حەشارگەی ئەدونیای پیشانی ئەوانداوە. خۆم دەمزانی. نیگەران مەبن، گالۆس چووە بە دوای ئادۆنیادا. جولیوس چۆنی دەزانی کێوە چوون بۆ کوێ؟ بێگومان کەسێکی بۆ چاوەدێری لە منداناوە. وەرزانن ئەو چەندە لەو بارەیەوە دەزانێت؟ بێگومان ئەو دەزانێت کە من و خێزانم بت ناپەرستین. بەڵام نازانم لە پەیوەندی ئێمە لەگەڵ خوددا پەرستەکان شتێک دەزانێ یا نە. ئەگەر لە تۆ دڕدۆنگ بووە دەی بۆ لە ئێمە نەبێت. وا نازانم. ئەو ڕقی لە جەنابی ماکسیمیلیانە نەک لە ئێمە. من بەخشن لە سەرەتاوە چاوی بە دوای خاتونە هێلێنەوە بووە. ئەرێ ئەوەش دەزانم، هەم هێلێن و هەم دیۆکلێتیانوس. بەڵام هەمووان دەزانن کە هێلێن پاکتر لەوە بووە کە بتوانێت لەگەڵ وەها کەسێک زەماوەند بکات. دەبێ خۆمایی لێ دوور بگرین. ئەو لە ئیمپراتور نزیکە و بۆ خینەی کێلەیەوە هەیەتی ئەگەر ددانی لێەوە گیر بکات ئێسکی لەشت پێوە ناهێڵێتەوە. دەبێ وریا بیت. نیگەران مەبن، ئەو بەڵگەیەکی دژی ئێمە نییە و بە یارمەتی خودداش دوای ئەمەش نایبێ. دەزانن چییە؟ من بە تەمای کردەوەیەکی تونند و تیشتری جەنابی دیۆکلێتیانوس بووم. ئەو تا ناچار نەبێ ئەم کارە ناکات. باش دەزانن کە درێژەی حکوومەتی لە فیلادلفیادا پەیوەندی بە لایەنگری بابی من و ئێوەوە هەیە. هەر لەبەرەمە ئێمەی بە ناوی ڕاوێژکار لە ئیمپراتۆر داوا کردووە.
جەنابی فەرماندار ئیزن دەفەرمووی بناغەکانی حکوومەتی ئێوە بەهۆی بڕیارێکی باش یا نالەبار دەتوانێت پتە و یا لەرزۆک بێ. ماکسیمیلیان جگەلەوەی کە زاوای ئێوەیە کوری سناتۆر مارسیلۆس سناتۆری پایە بەرزی ڕوومیش هەیە کە یەکێک لە نزیکترین یارانی ئیمپراتورە. بڕیارگرتن لەبارەی ئەوەیدا یەکجار چەتونە. بەڵێ تێدەگەم، بەڵام لاساریەکانی ئەو ڕەنگە ئەوانی دیکەش هان بدات. ئەگەر لەلای ئەوە هەست بەم مەترسی بکەم دەرفەتی پێنادەم، بەڵام جارە پێویستم پێێتی. تا بەیانی تا بەیانی بڕۆ. من تەنیام دەمەوێت لەگەڵ کەسێک کایە بکەم. تۆزێ ئەهوەن بە ئێرتمیت باوکت هاتەوە. سەلام بابە. من ئەمڕۆ کوڕێکی باش بووم. دەزانم ڕۆڵە، دەزانم حتمما هەروە بووە. تۆ هەمیشە کوڕێکی باشی ڕۆڵە. وەرە ئێرتمیت، وەرە کوڕم، بابت ناساغە، تۆ بڕۆ بۆ خۆت کایە بکە. بڕۆ کوڕم. چی بووە؟ شتێک قەوماوە؟ پۆلۆتۆنیوس ئەویان کوشت؟ ئەرێ بە فەرمانی بابت. ئەویان لە بەرامبەری مابەدی ئاپۆلۆندا خستە نێو ئاگر و ئەوسا دەستور درا کە تەرمەکەی تا 3 ڕۆژ بۆ چاوترسێنکردنی خەڵک بەسەر مەنجەنیقەوە هەروە بمێنێتەوە. لعنەتی لێبێت کە هۆی سەرشۆڕی منە. چەند جار وتومەکە ئەو بابی من نییە. ئەوەندە لەبەر ئەو لۆمە مەکە. هێلێن تاوانی باب ناخەنە ئەستۆی منداڵ. ئێوە خۆتان دەزانن کە لەوەی وەها بابێکم هەیە شەرمەزارم. ئەگەر جاروبار دەچمە لای ئەو یا لەبەر ئێوە بووە یا بۆ نەجاتی کەسێ. ئەگەینا هیچ پێم خۆش نییە ئەو ببینم. منیش هیچ کات کارەکانی ئەو من خسۆتە ئەستۆی تۆ، بەڵام جەنایەتیە و جەرگ و دڵی سووتاندوم. بەڵام ئەوانەی کە من دیومە لەگەڵ ئەوەی کە ئێوە دیوتانەوە یەک نییە. ئەمڕۆ بابت ببوورە جەنەبی دیگلیتیانوس هەڕەشەی لە من کرد کە ئەگەر چاویشی بم دەرم دێنێ. ئەرێ ئەمە ڕاستە، بێگومان ئەو هەڕەشەی خۆی جێبەجێ دەکات. گیانم فیدات قوربان، دروی لە خاوەن کارەکە زۆر باش بوو ئازەوی، زۆر باش بوو. ئافرین. کارێکی تازت هەیە. ئاگات لە ئادۆنیای گۆزە فرۆش بێ و تاوێ چاوت لێ دامەخە. بەسەر چاو گەورم. پێت وانییە کە مەترسی جۆلیۆس کەمتر لە ماکسیمیلیانۆس نییە؟ چەند عەرزکەم عالی جەناب. بەڵێ گەورم. بە تایبەت ئاگات لەو کەسانەوەکە دێنە لای ئەو. بەسەر چاو گەورم. بیگرە. بڕۆین.
ئەووتی کە تۆ شاهد بووی کە چۆن چاوی خۆی دەرهێناوە لە ڕۆڵەدا ئیشارەی بە سەرهاتی دایکت دەکرد. ئەو ڕاستی وتووە. من دیتم. من دیتم. دایکی من خەڵکی یەکێ لە قورای دەمەشق بوو. تەواوی خەڵکی ئەوێ لەلایەن بارنابای قدیسەوە ببوونە مەسیحی. لە هێرشی ڕوومیەکان جگە لە دایکم تەواوی خەڵکی ئەوێ کوژران. دایکم بە چاوی خۆی دیبووی کە سەربازانی دەقیانوس چۆن تەواوی خزم و کەسیان سەرپڕیوە و بابوو دایکیشیان کوشتووە. لە ڕاستیدا جوانی دایکم بوو کە لە کوژرانی بەدەستی دەقیانوس بەرگری کرد. ئەو بە زۆر دایکمی کردە هاوسەری خۆی. دەزانم هێلێن چونکو لە پێشیش دامانم بیستووە. ئێوە بیستوتانە بەڵام من بە چاوانی خۆم شاهد بووم. ئێوە بڵێن چۆن دەتوانم لە بیری بەمەوە. دایکی من بریندار ببوو. هەموو کات بە تەمای دەرفەتێ بوو تا تۆڵەی خۆی لە دیوکلێتیانوس و خودایانی ڕوون بکاتەوە. و ئەم دەرفەتە بۆ ئەو کە هەموو کات لە کۆشکدا لە ژێر چاودێری بوو دەست نەدەکەوت. تا ئەوەی کە ئاگادار بووین کە پەیکەری خوداکانیان چەند جار شکاندووە. چاودێری زۆریشیان بۆ قۆڵبەستکردنی بچکێنەکان کرد. تا ئەوەی کە ڕۆژێ یا مەریەمی مقدس ئەو کارە پڕمەتەرسیە. ڕەحم بە خۆتان بکەن. خاتونی من ئەگەر بتانگرن چە ئێوە تیکە تیکە دەکەن. ئەو کارە مەکە. وەستا وەرە یارمەتیم دە. من تۆم ڕاستپارد بوو کە ئاگاد لە ئابریگان بێت. لە حاڵێکدا کە تۆ بە خوداکان خیانەتت کرد و لەگەڵ یا بووی بە هاو دەست. ئەگەر یارمەتی تۆ نەبووایە ئەو هیچ کات دەستی نەدەگەیشتە معبەدەکان. سزای تۆ مردنە. ئەو تاوانبار نییە، تەنیا فەرمانی منی بەڕێوە بردووە. ڕزگاری کان. تاوانی ئەو هەر ئەمەیە کە فەرمانی من جێبەجێ نەکردووە دوای قسەی تۆ کەوتووە. لیدا! ئەو ئاکامی خیانەتەکەی خۆی دی ئێستانەوەی تۆیە کە لە ئاوری خوداکاندا بسووتەی تۆ. من لە مردن مەترسێنە. لەو ڕۆژەوە کە تەواوی کەسوکاری منت لەبەر چاوان و لە بەرپای بتەبەردینەکاندا قوربانی کرد، باب و دایکی منت سەربڕی بڕیارم گرت تۆڵە بکەمەوە و لە مردنیش هیچ ترسێکم نییە. دەمەوێت دەرفەتێکت پێ بدەم.
ئایا لە بەرامبەری ئاپۆلۆندا خودای مەسیحی وەلات دەنێ یان نا؟ من جگە لە خودای تاقانە ناپەرستم و جگە لەویش خودایەک ناناسم. ئایا بۆ خوداکانی ڕۆم کڕنۆژ دەکەی و بۆ ئەوان قوربانی دەکەی یاخود نا؟ لعنەت لە خوداکانی ڕووم، لعنەت لە بتە بەردینەکان و بتپەرستەکان و لعنەت لە ئیمپراتۆری جنایەتکاری ڕووم. ای خدای عۆنان، ئەم قوربانیم دێ قبوڵ بکە. دایەکیان هەلێن کچم، دایەن کچم. ای ئاپۆلۆنی بەهێز، ئەمەیە سزای ئەو کەسێک کە خیانەت بە خوداکان کات. خدایە لە من قبوڵی کە، ئەم بەندە شەرمەزارە قبوڵ کە. ڕەبی کچەکەم دەسپێرمە دەستی تۆ، ئاگات لێ بێ. خدایە بتەکانم لەبەر خاتری تۆ شکاند. دایەکیان ئەو لەبەر چاوانم دەسووتا و من هیچ کارێکم لێ نەدەهات. خدای گەورە ڕۆحی و بکاتە هاودەمی مەریەمی مقدەس. ئەو ژنێکی دلێر بوو. من زۆرتر لەبەر ئێوە نیگەرانم. لە ئاکامدا ئەو لە بیر و بڕوای ئێوە تێدەگات. من خەونگەلی ئاڵۆز دەبینم. نازانم خودای گەورە چی مقەدەر کردووە. ئای من دەترسم. ئەم هەموو ترسەی ناوی. نیگەران مەبە. هەر شتێک کە ڕوو بدات ئێمە لە پەنای یەکدا دەبین. دوێنێ شەو لە خەودا دیم کە دەقیانوس ئێوەی کوشتووە، بەڵام ئێوە زیندون. ئەو لە پەستە هاواری دەکرد و لە نێوان ئێمەدا ڕاوەستا بوو. ئێمە نەمان دەتوانی بە یەکتر بگەین. لە نێوانماندا مەودا یەکجار زۆر بوو. من لاو بووم، ئێوە پیر ببوون. دیتم کە ئێوە بابی منن. سەرسام ما بووم کە کامتان بابی منن. ئەو لەوەی کە ئێوەی کوشت بوو کەیف خۆش بوو. من دەترسم. ئارام بە هێلێنێ عەزیز، ئارام بە. لە بەرخەونێ خۆ ئەو هەموو خونە ڕاحەتکردنی ناوێ. خدا بەندەکانی خۆی بە تەنیا ناهێڵێتەوە. من جگە لە ئێوە کەسێکم نییە. ئێوە تەنیا مێردی من نین. معلمی من، ڕێنمای من، ڕزگاری دەرم، هەموو کەسی من ئێوان. من ڕووناکاییم لەگەڵ ئێوە دی. هیوام لەگەڵ ئێوە دۆزیەوە. ئیمانم لە ئێوە فێر بووم. تۆ خۆ چیاوی زانینی ئەم شتانە بووی؟ من خۆ کارێکم نەکردووە. من شانازیت پێوە دەکەم. دوێنێ شەو لە خەودا دیتم کە ئەم تابلۆیە هی دایکمە. لە حاڵێکدا کە من دایکم دیوە. دیتم کە من مردوم. ئێوە مابوونەوە کە بڕوا بە مەیتی من بکەن کە لە قەبردایە، یا زیندوی من کە لەسەر ئەم تابلۆیەیە. من ئەم تابلۆیش دەترسم. خۆت ناڕەحەت مەکە. تابلۆیە خۆ ئەم هەموو ناڕەحەتیەی ناویگەنە. ئەوە لێرە لابن. نە نە، من تابلۆی خێزانم زۆر خۆش دەوێت. و ئیزە نادەم کە کەسێ ئەوە لێرە لابات.
ئێمە کەمین کەوایە دەبێ هەوڵ بدەین کە هێزی خۆمان بۆ بارهێنانی هاوایینەکانمان و هێنانی کەسانێکی زۆرتر بۆ سەر ئاینی مەسیحیەت بەکار ببین. تاکەی دەبێ دەستە دەستە لە هاودینەکانمان لە بەرچاومان بکوژن. بۆچی دەبێ بێدەنگ بین؟ بە بڕوای من دەرد و کەسەر و ڕەنجی جۆر بە جۆر لەم کاتەدا بۆ ئێمە عبادەتێکی یەکجار گەورەیە. ئێوە ئەگەر خەڵک دژی حکوومەت هەن نەدەن هیچ کێشەیەک لە نێوان مەسیحیەکان و ڕوومیەکاندا پێش نایات. ئایا پێشوامان مەسیح ئێمەی لەسەردانەواندن بۆ زاڵم لۆمە نەکردووە؟ ئێوە مافیەوەتان نییە جانی خەڵک لەبەر هیچ بخەنە مەترسیەوە. دەسەڵاتی خودای گەورەیە و هەر کەس کە پێی خۆش بێت دەیدات. کەوابێ هیچ دەسەڵات دارێ نییە کە دەسەڵاتی خۆی لە خوددا وەرنەگرتە بێ. خوددا دەسەڵاتی خۆی بە پێغەمبەران و پیاوچاکان دەبەخشی. بێگومان دەسەڵاتی ملهوڕان دەسەڵاتی شەیتانیە نەک خودایی. ئایا هێزی ئیبراهیم و نەمرود فیزی موسا و فێرعەون یا ئیسا و هیرود یەکێکە؟ سەلام لە پیاوی خوددا. سەلام بەخێر هاتی گالوس. ڕۆژگارت خۆش بێ. گەورەمان ماکسیمیلیان چی دەکات؟ ئەو منی ناردۆتی ئێرە وتیان بە حەشارگەی ئێوەیان زانیوە هەرچی خێراتر ئێرە بەجێ بێڵن. یانی مەترسی یانی ئەوەندە نزیکە؟ جەنابی ماکسیمیلیان بێجێی وریایی نادات. پەلەکەن نابێ دەرفەت لە دەست بدەن. زۆر باشە ئێوە بڕۆن ئەمنیش دێم. لە پێشدا دەبێ ئەمانە بەڕێکەم. بڵێ ئاگایان لە خۆیان بێ ڕەنگە ئێرەیان خستبێتە ژێر چاوەدێری. برایان هەر ئێستا هەواڵیان بە من داوە کە ئێرە هێمن نییە. لەسەرخۆ و بە ئەسپایەوە ئێرە چۆڵکەن. 3 ڕۆژی دیکە لە قەبرستانەکانی دەوروبەری شار یەکتر دەبینینەوە. ئێوە بەو کارەتان هەم پێچەوانەی یاساکانی ئاینی مەسیح بە خەڵک فێر دەکەن و هەم جانی ئەوان دەخەنە مەترسیەوە. خدای گەورە هەمومان ڕێنمونی بکات. ئەگەر پەراماریاندا سەر ئەوێ و خەڵکیان قەڵاچۆ کرد چ کەسێک وەڵام دەداتەوە؟ دەبێ هیوامان بە لەتفی خوددا بێ. هەرچی خوددا بیەوێ هەرەوە دەبێ. مامۆستا ئەگەر بە پێویستی دەزانم منیش لێرە بمێنمەوە. نا بڕۆ نیگەران مەبە منیش لێرە دەڕۆم. خودات لەگەڵ.
هی لێرەدا چ دەوێ ناپیاوی شۆڤار هیچ من لێرەوە تێدە غەڵەتت کرد تەنیا جارێکی دیکە تۆ لێرەدا ببینم زیندوو نامێنی تێگەیشتی ڕێڵە دەنگوباس ماتیۆس خاوەن شکۆ جلیۆس لازەویلی جوولەکە هەوڵگەلێک هەیە لێرە چی دەکەی؟ مەگە بە تۆمە کوتبووگە ئەگەر لە دنیا بێت بەڵێ فەرمووت بەڵام تاوێ لەمە بەرکابرایك بە دروشکەوە ئەوی دەرکرد ئەمنیش بە پای پیادە نەم دەتوانی بە دوایە بڕۆم دەی بۆچی پیادە؟ ئاخر قوربان نیازم بە ئەسپ نەبوو وام نەدەزانی کە ئەو دەرباز بێ چۆن لەم کۆشکەوە هەواڵەکان گەیشتوەتە دەرەوەی کۆشک دروشکە چێکەت ناسی؟ دەموچاوی خۆی داپۆشی بوو بەڵام وابزانم دروشکەی جەنابی ماکسیمیلیان بوو ماڵی ماکسیمیلیان خەژەر چاوەدێری بزانە دروشکەکە هەرەوە یاننا بڕۆ بەسەر چاو قوربان بەر لە خۆرەوە دەبێ بگەڕێمەوە بۆ شار نیگەران مەبن هێشتا دەرفەتمان هەیە ئەمن ببەخشن خاوەن شکۆ دەتوانم پرسیارێکتان لێکەم ماتیۆس تۆ نزیکترین دۆستانی منی هەرچی دەوێ بپرسە دۆژمنی ئێوە لەگەڵ ماکسیمیلیان لەبەر چیە و لەکەیەوە دەستی پێکرا چۆن کو متمانم پێتەوێ دێڵێ من چەند ساڵ بوو کە هێلەنم خۆش دەویست و دیوکلیتیانوس لەم کارە ئاگادار بوو بەڵام بە هاتنی ماکسیمیلیان دیوکلیتیانوس دوو دەستی کچەکەی پێشکەشیەوە کرد من هەر لەو ڕۆژەوە بڕیارمدا کە پیشان بدەم ماکسیمیلیان شیاوی هێلێنی نییە بۆ خەیانەتکارێک زۆرتر نییە بۆ دەستێ لەمێنم باڵگەگەلێکیشم لەوە کۆ کردووەتەوە کە لە گوزارشێکدا بە دیوکلیتیانوس دێڵم ئەگەر سەرنجی نەدا گزارشی دووهەم دەنووسم بۆ ئەمپراتور ئادریانوس بۆچی جەنابی دیوکلیتیانوس و خاتوهێلێن ماکسیمیلیانیان بەسەرەوەدا هەڵبژارد ئەمە دەچێتە سەر دەسەڵاتی هەر کام لە ئێمە لە ڕوومدا ماکسیمیلیان کوڕی سەناتۆرێکی ڕوومیە و من کوڕی ئەفسەرێکی قەدیمی ئەرتەشی ڕوومم کامان دەتوانی پشتیوانێکی باش بۆ حکوومەتی دیوکلیتیانوس بین بەداخەوم قوربان لێگەڕێ
ئێمە بۆ کوێ دەڕین گالووس؟ ئێوە دەبێ بە ماوەیەک لە شار دوور بن. چۆن؟ دڵارستان پڕە لە حەشارگە. ئێوە چەند ڕۆژێ خۆتان بشارنەوە تا وڵات ئەهوەن دەبێتەوە. بەم چەشنەی ڕوومیەکان لە ئێوە غافڵ دەبن. من هەموو ڕۆژێ بۆ ئێوە خۆراک دێنم. نا، من تەنیا نیم. نابێ لە بەرگانی خۆم ئەرکی سەرشانم لەبیر بەمەوە. کۆبوونەوە و بانگێشتن لە خەڵک درەنگ نابێ. پاشانی دەرفەتی ئەم کارەمان هەیە. بەڵام من و هەوایینەکانم 3 ڕۆژی دیکە لە قەبرستاندا یەکتر دەبینینەوە. کەوایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ. نیگەران مەبە گالووس. دەکرێت تاوێ گوێ ڕاگری بۆ قسەکانی من؟ گوێ ڕادەگرم. نا، گوێ ڕاناگری. نازانم وای لەنەو کام دنیادا. ڕاستەکەی بمبورە هاتنە. هەواڵی هاتنی ئەمپراتور بۆ فیلادلفیای مێشکی بە تەواتی بەخۆیەوە خەریک کردوم. تەنیا بەسە هەڵەیەک بێتە پێش هەموو شتێک خراپ دەبێت. تەواوی هیواکار من بە جارێکدا پوچەڵ دەبێتەوە هاتنە. بریا بەجێگەی ئەم هەموو بەرزەفریە کەمێکیش سەرنجی کاروباری گرنگت دابە. هاتنە تۆ نازانی کە هاتنی ئەمپراتور بۆ ئێرە چەندە دەتوانێت بناغەکانی حکوومەتی من لە ڕوومدا پتە و کاتەوە. جگە لەمەش بیرەوەریەکی زۆرم بۆ زیندوو بووەتەوە. چ ڕۆژانێکم لەگەڵ ئادرنیانوستا هەبوو. هەروە دەزانم دوێنێ بوو. شەڕی بەینولنەهرەین چ شانازیەکی گەورە. لەو کاتەدا من لە فەرماندەرانی لێژیۆن بووم. ئادرنیانوس فەرمانیدا کە مەلەکانی فالگرتنیان دەرهێنا و کە هەندانی کردە بەریان. ئای خوددا، بە چ تا مەزرۆیەکەوە دەیان خوارد. ئەمە نیشانەی ئەو بوو کە ئەو شەڕە بە قازانجی ئێمە دوایی دەهات. هاتنە سەرکەوتنیشی گەورەمان لێ پێشدا بوو. چ بەخت و ئێقباڵێ، چ بەخت و ئێقباڵێ. بە دوای ئەوەدا ئادرنیانوس بە دڵنیاییەوە چەند هەنگاوێک بەرەو شار ڕۆیشت و بە دەنگی بەرز هاواری کرد. ئاهای، ئەگەر خودایانێک لەم شارەدا هەنگووە بۆ من ڕابگرن، من لە ئێوە داوا دەکەم کە لە ماڵەکان و مەعبەدەکانی شار دوور کەونەوە و فرمێسکی خەمیان بۆ دابڕێژن و لە بەرامبەری نێزەکان، تیرەکان و شمشێرەکانی ئێمە لەم خەڵکە بەرگری مەکەن و بهێڵن کە ئێمە بەسەر کەوتنەوە بینە ناو شارەکەی ئێوەوە. فاتح نەمکوت کە بە قسەکانی من گوێ نادەی؟ تۆ لە ئاواتەکانی خۆتدا نۆخم بووی. زۆر باشە، گوێ ڕادەگرم. هێستا بڵێ گوێ ڕادەگرم. وا دەزانی کە ئادریان چ کەسێ دەکاتە جێگیری خۆی؟ نازانم. مەگەر نەتکوت کە پیشینەی دۆستیت لەگەڵ ئادریان زۆرە؟ بیرەوەریەکانی ڕابردوم لەگەڵ ئادریانۆس تاوێکیش لە مێشکم ناچێتە دەرەوە. هەموو کاتێک بیری لێ دەکەمەوە. مەبەستم و بیرهێنانی بیرەوەریەکانی ڕابردوو نەبوو. دەمەوەی بڵێم لەم دۆستیەت دەتوانین بە باشترین شێوە کەڵک وەربگرین. بەمەبەستی چامانجێک لە ئەو داوا بکەن لەبەر دۆستیەکانی ڕابردوو بۆ پاداشی نەجاتی گیانی ئێوە بۆ جێگیری خۆی هەڵبژێرێ. هەرچەند ئامانجێکی زۆر بەرزەفرانەیە، بەڵام بۆ جێبەجێکردنیەوە دەکرێت هەوڵ بدرێت. زیانیشی نییە. بۆچی بەرزەفرانە؟ مەگەر لە لێ هاتووی و کارامەی خۆ دڕدونگی یا لە دۆستی ئادریان؟ هیچ کام. لە بڕیاری سێنای ڕۆم گومانم هەیە. وا دەزانم تەنانەت دەگەر ئادریانوسیش قبوڵی بکات ئەوان قبوڵی ناکەن. بەڵام زیانێکی نییە. بەردەیکە و دەی هاویژین. نازانی خاوەنشکۆ چەندە خۆشە. پاڵدانەوە لەسەر تەختی خاتوونی هەوڵی ڕووم. ئەم ئاواتە هەموو کادوا لە بیرروزەینمدا. کەوا بوو پێشنیار دەکەم بۆ خۆشت هەوڵ بدەی. شەڕۆن خێزانی ئادریانوس دەم سەفرەدە لەگەڵیدایە.
لەگەڵ ئەو دۆستایەتی خۆتدا بمەزرێنە. ژنان لە بڕیاردانی مێردەکانیاندا دەورێکی گرنگیان هەیە. هەرچەند پێم خۆش نییە بیبینم، بەڵام پێشنیارێکی خراپ نییە. دڵنیا بە هەر ئەم کارە دەکەم. علی جناب جولیوس. درود بۆ خاوەن شکۆ دیوکلیتیانوس. جەنابی جولیۆس، باسی شار بکە. هەموو شتێک باشە. تانیا نەگەرانی من لە ناوخۆی کۆشکە کە هەواڵەکانی دەگاتە دەرەوەی کۆشک.